لە هۆڵەنداوە دەستمان پێ کرد. کێڵگەی ئاژەڵداری ڕاستان یەکێکە لە کێڵگە مۆدێرنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەهێنانی ژمارەیەک بزنی سانینی ڕەسەن لە هۆڵەنداوە دەستمان پێکرد. نوێترین تەکنۆلۆژیای ئاژەڵداری لە جیهاندا بەکاردەهێنین. لە ڕێگەی سیستەمێکی مۆدێرنی بەڕێوەبردن، سیستەمی بایۆسیکۆرێتی کێڵگە، بەکارهێنانی پێشکەوتووترین چارەسەری پزیشکی ڤێرتەنەری، چەندین ڕاوێژکاری خۆراکی، کەڵدانی دەستکرد بەهێنانی باشترین تۆیی بەستووی بزن لە کەنەدا و هۆڵەنداوە. کێڵگەی ڕاسان بە توانای 1000 بزنی سانین بەردەوام پەرە بە پێشکەوتنەکانی دەدات. سیستمی بەڕێوەبردن لە کێڵگەی ڕاسان پشتبەسوو بە سیستمی بایۆسیکۆرێتی بۆ پاراستنی تەندروستی بزنەکان و سەلامەتی خۆراک. لە ڕێگەی سۆفتوێری بەڕێوەبردنەوە چاودێری بزنەکان دەکرێت کە سەرجەمیان خاوەنی ئەڵقەی موگناتیسین. هەموو بزنێک خاوەنی داتا و زانیاری خوێتی لە ڕۆژی لەدایکبوون و بڕی شیر و باری تەندروستی و چەندین زانیاری دیکە. لە کێڵگەی ڕاسان تەندروستترین شیر بەرهەم دەهێنرێت لە ڕێگەی پێشکەوتووترین ئامێری شیردۆشین کە توانای دۆشینی 48 بزنی هەیە پێکەوە. لە ڕێگەی چەند جارێک فیلتەرکردنی شیرەکەوە ڕۆژانە تێست بۆ شیرەکە دەکرێت. ئەو بزنانەی چارەسەران بۆ دەکرێت بە هیچ شێوەیەک شیرەکان تێکەڵ بە شیری سەرەکی ناکرێت. تانکی کۆگاکردنی شیر لە ماوەی کەمتر لە 4 کاتژمێر پلەی گەرمی شیرەکە بۆ خوار 4 پلەی سەدیدا دەبەزێنرێت. پرۆتۆکۆلی چاودێری کاری تازە لەدایک بوو لە هۆڵی تایبەتی بەخێوکردن، یەکێکە لە تایبەتمەندیەکانی کێڵگەی ڕاسان. لە یەکەم ڕۆژی لەدایک بوونەوە لەژێر چاودێری وردی کارمەنداندایە و باشترین شیری وشکی ئەوروپی بە نوێترین ئامێری شیرپێدانی سەردەم بە بەردەوامی 24 کاتژمێر لە بەردەم کارەکاندایە. کەش و هەوای گونجاو لە پلەی گەرمی دیاریکراودا کۆنتڕۆڵ کراوە. لە ڕێگەی سەنسەری ئەلکترۆنی تایبەتی ڕێژەی گازی ئامۆنیا لە نێو هۆڵەکاندا کەم دەکرێتەوە و بەمەش کەمتری ڕێژەی پیسبوونی هەوا دەبێت.
دابینکردنی خودژێنی خۆراکی لە ڕێگەی چاندنی سەدان دۆنم زەوی کشت و کاڵی بە بەرهەم جیاوازی خۆراکی و دروستکردنی سایلەجی جۆراوجۆر. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی لە کێڵگەی ڕاستان خۆراکێکی تەندروست و دەوڵەمەند پێشکەش بە ئاژەڵەکان بکرێت. پاشێنانی بۆ کێڵگە لە ڕێگەی ئامێری خۆراک پێدانی پێشکەوت و ژەمە خۆراکیەکان دیاری دەکرێت و با پێی سیستەمێکی خۆراکی پێشکەوت و ڕۆژانە پێشکەشیان دەکرێت لە ژێر چاودێری ڕاوێژکاری خۆراکی. کێڵگەی ئاژەڵداری ڕاسان پێشەنگی ئاژەڵداری پێشکەوتوو.